هەر سەبارەت بە دانوستانی نێوان ئێران و ئەمریکا مەیسەم مورادی شارەزا لە بواری پەیوەندی نێودوڵەتیەکان لە دانیمارک ڕاستەوخۆ لەگەڵمانە. بەڕێز مەیسەم، ئەم کاتت باش سڵاوی ئێمەت لێ بێ. سەرەتا پرسیارم ئەگەرەوە بێ لە ئێستادا بەردەوام ئەمریکا داوای دانوستانی ڕاستەوخۆ دەکات، بەڵام ئێران ڕەتی دەکاتەوە و تا ڕادەیەک لە ئێستادا نزیک بوونەتەوە لەوەی کە دانوستانەکە ئەنجام بدرێت بە نێوەندگیری وڵاتی عومان. تێڕوانینی بەڕێستان سەبارەت بە کۆی پرۆسەی نزیکبوونەوەی ئێران و ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست چییە؟ ئێران بۆ دەیەوێت کە بە ناڕاستەوخۆ دانوستانەکان ئەنجام بدرێت؟ سڵاو ڕێز بۆ بەڕێزشتان. کێشەکە لەوێدایە لە ڕوانگەی ئێرانیەکانەوە دانوستانی ڕاستەوخۆ وڵاتێکی ئاسایی نییە کە ئێران دەیەوێت لەگەڵ دانوستان بکە. ئەمریکایە و وەکو یەکەم زلهێزی دنیا هاوکات مەرجگەلێکی هەیە بۆ ئێران کە ئێرانیەکان ترسوود لە ڕاوگەی زۆریان هەیە لەو مەرجانە. بۆ نمونە پەیوەندی هەیە بە پرۆگرامی ئەتۆمی ئێرانەوە، موشەکە دووراوێشتەکانی، هەروەها پرۆکسیەکانی ئێران لە ناوچەکە، لە عێراق، لە یەمەن، لە لوبنان، لە سووریا، هەموو ئەو پرۆکسیانەی کە هەی بووە. ئەوەیە کە ئێرانیەکان پێیان وایە ئەگەر بە شێوەی ڕاستەوخۆ بڕۆنە سەر مێزی دانوستان لەگەڵ ئەمریکادا، پێیان وایە کە کارتی فشاری زۆریان بەدەستەوە نییە و هەموو ئەو ویست و خواستانەی کە ئەمریکا هەیەتی دەتوانێت بیسەپێنێ بەسەر ئێراندا. ئێرانیەکان هەوڵی سەرەکیان ئەوەیە کە لە ڕێگەی وڵاتی سێهەمەوە لەگەڵ ئەمریکادا دانوستان بکەن بۆ ئەوەی کە بتوانن بەرژێوەندی وڵاتگەلێکی تربێنە ناو ئەم دانوستانانە و هاوکات ئەمریکا لە بڕێک لەو مەرجانە کە هەیەی پاشەکشە بکات. بەڵام بەپێی قسەکانی دۆناڵد ترامپ ئەوەی کە وتی دوێنێ شەو باسی لە دانوستانی ڕاستەوخۆ کرد، مەبەست لێرەدا من پێم وایە ئەوەیە کە ئەو مەرجانە کە هەیەی وەکو ئەمریکا و ئیسرائیل بۆ ئێران دەبێ هەمووی جێبەجێ بکرێت. پلانی گشتی ئەمریکا و ئیسرائیل بەتایبەت ئەوەیە کە وەک چۆن بنیامین نەتانیاهوتی دانوستانیان گفتوگۆیە و ڕێکەوتنێک لەگەڵ ئێراندا بکرێت لە چەشنی ئەوەی کە لەگەڵ لیبیا کرا، لەگەڵ قەزافی، واتە لە ناوبردن و لە بەدەستەوەدانی هەموو پرۆگرامی ناوەکی و موشەکە دوورهاوێشتەکانی کە ئەمە ئێرانیەکان ترسێکی زۆریان لێ هەیە. بەڵێ کەواتە ئێرانیەکان تا ڕادەیەک گەشتبین نین بەم نزیکبوونەوە و دانوستانە، و ئایا ئەمریکا تا چەند بڕیارەکانی خۆی سوورە لەسەرەوەی کە بسەپێنێ بەسەرەوەی کە لەوە زیاتر گەشە بە بواری ئەتۆمی ئێران نەدرێت یاخود ڕای بگرێت؟ ئێرانیەکان بە کۆکی ڕێبەری باڵای ئێران عەلی خامنەی لە چەند ڕۆژی ڕابردووە وتوێتی کە دانوستان لەگەڵ ئەمریکادا ناهۆشیاریە، شەرافەتمەندانەش نییە، بەڵام لە ئێستادا لە خۆناغێکدان کە فشارێکی زۆریان لەسرە و ئەم فشارە ناوخۆی و نێودەوڵەتی کە لە سەریانە ئێرانی هێناوە دەسەرەوە قەناعەتەکە باز لە دانوستان بەڵام ناڕاستەوە خۆ بکەن. من پێم وایە کە ئەوەی کە ئەمریکا دەیەوێت سەپاندنی هەموو ئەو مەرجانەیە کە باسی لێکردو بەسەر ئێراندا. قۆناغی ئێستای ئێران لە سیاسەتی دەرەوەیدا ئێرانی جاران نییە، ئێرانی پێش 7 ئۆکتۆبری 2023 نییە، تواناییەکانی لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست لەدەستا و ئەمە زۆر کاراسانیەکە بۆ ئەمریکا بۆ ئەوەی کە بتوانێت مەرجەکانی خۆی بە هەموو شێوەیەک بەسەر ئێراندا بسەپێن. دەمەژ ئێرانیەکان بە باشی ئاگادارن لێی، بەڵام ڕەنگە بیان هەوێت بە شێوەیەک لە پرسی دانوستانە کات بکڕن بۆ خۆیان تا ئاستێک بۆەوەی کە بتوانن بگەن بە دەریچەیەکیان بۆ بکرێتەوە، ڕێگەیەکیان بۆ بکرێتەوە بتوانن لە ژێرم فشارانە دەرچن. بەڵام بەپێی ئەزمموی 4 ساڵی پێشووی 4 ساڵی یەکەمی دۆناڵد ترامپ و ئەم گۆڕانکاریانەی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا هەیە، پێم وانییە کە ئەمریکاییەکان بیان هەوێت کە ڕێگەی دەرچوون بۆ ئێرانیەکان بهێڵنەوە ئەوەی کە ئەمریکا دەیهەوێت لە چوارچێوەی ویست و خواستەکانی ئیسرائیلدایە، نەمانی پرۆگرامی ئەتۆمی ئێران، موشەکە دووراوێشتەکانی و بڕینی دەستەکانی ئێران لە ناوچەکەدا. بنیامین نەتانیاهو بە سەفافی دوێنێ شەو باسی لێ کرد دانوستان لە چەشنی ئەوەی کە لەگەڵ قەزافیا کرا، لەگەڵ لیبیا کرا، بەو جۆرە لەلایەن ئیسرائیلەکانەوە جێگەی پەسەندە. جیالەوە پێم وایە کە ئەوەی کە باسی لێ دەکەن هێرش یان فشارێکی گەورەی سەربازیە بۆ سەر ئێران. بەڵێ
بەڕێز مەیسەم باز لە دانوستانێکی گشتگیر دەکرێت و ئەمریکا تا چەند ئامادەیەوەی تایە گەمارۆکانی سەر ئێران هەڵبگرێەوە لە هەمان کاتدا ترەمپ داوای لێبوردنی لە گەلی ئێران و ئێران کرد سەبارەت بە کوشتنی قاسم سولەیمانی. لە ڕاستیدا لادانی گەماڕۆی ئابووری من پێم وانەیە کە بۆ ئاسانیە بێت ئەوەی کە ئەمریکا پلانی بۆ داڕێشتووە و لە ئێستەشدا کە دەبینین لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستە جیاوازتر لە 4 ساڵی یەکەم ترامپ دەیهەوێت لە ڕێگەی سەربازیەوە پێش بە بەرەو پێشچوونی ئابووری ئێران بگرێت، یعنی ئەو هەموو هێزە سەربازێکی هێناویەتی بەشێکی زۆریشی پەیوەندی هەیە بەوە کە ڕێگری بکات لە گەمارۆدانی دەوردانەوەی گەمارۆکانی سەر ئێران. سەبارەت بە ئەوەی کە ترامپ داوای لێبوردنی کردو بەڕاستی من زانیارێکی وەهام لە بەردەستانیە، بەڵام ئەوەی کە لە ئێستادا ئێمە دەیبینین لەلایەن ترامپەوە زمانی ترامپ و سیاسەتی دەرەوەی ئەمریکا بەرامبەر بە ئێران زمانێکی هێرشبەرانە زۆر توندە و دەیانەوێت کە هەموو ویست و خواستەکانیان هاوکات کە بەرژەوەندی ئیسرائیل دەپارێزن بەسەر ئێراندا پسەپێنن و لێرەدایە کە ئێرانیەکان خۆیان لە نێوان دوو بژاردەدا دەبینەوە، یان ئەوەی کە ئەو ڕێکەوتنە کە باسی لێ دەکرێت بەنیامین نەتانیاهو باسی لێ کردووە لە چەشنی ڕێکەوتنی قەزافی یان لیبی ئەبێ ئێران چەک بکرێت، یان ئەوەی کە بژاردەی دیکەیان لە بەردەمدانیە بێژگا هێرشی سەربازی بۆ سەر بنکە ناوەکیەکانی ئێران. لە ئێستادا وە گاشکرایە شەمە بڕیارە نزیک ببنەوە و ڕێکەوتنەکە قسەی لەسەر بکرێ. ئەگەر لە کاتێکدا ئێران ڕازی نەبوو بە ڕێکەوتنی ڕاستەوخۆ لەگەڵ ئێران ڕازی نەبوو بە ڕێکەوتنی ڕاستەوخۆ لەگەڵ ئەمریکا، هەنگاوەکانی دواتری ئەمریکا چی دەبێت بەرامبەر بە ئێران؟ ترامپ بە شەفافی باسی لەوە کردوێنێشەوە، وتی کە ئەگەر ئێرانیەکان ڕێک نەکەون لەگەڵمانە داهاتوویەکی زۆر خراپ چاوەڕوانی ئێران دەکا و داهاتووە خراپم پێم وایە کە هەرەمان هێرشی سەربازیە کە باسی لێ دەکرێتەوە سێناریۆکانی کە تاوتوێ کراوە لەگەڵ ئەمریکایی لەگەڵ ئیسرائیلیەکاندا و بە قسەی فەرماندەی پێشووی سندکام باسی لەوە کردبوو کە تەنانەت شێوازی هێرشکردن بۆ سەر ئێرانیش لە لای سوپای ئەمریکاوە تەمرینی لێکراوە، ئەوە ئەزانن کە ئەزمونیان لێ هەیە کە چۆن بیانەوە ئەگەر هێرشیش بکەن هێرشەکە لە چەشنێک بێت. کەواتە ئەوەی کە ترامپ دەیهەوێت لەم قۆناغەدا ئەوەیە کە بیهەوێت لەگەڵ ئێران بەبێ ئەوەی کە هێزی سەربازی بەکاربێنێت ڕێکەوتن کات، واتە ڕێکەوتنێک جیاوازتر لەوەی کە کاتی ئۆباما کردیان و ئەم ڕێکەوتنە دەبێت هەمەگیر بێت، چەند لایەنە بێت، پەیوەندی هەیە بە پرۆگرامی ئەتۆمیەوە، پەیوەندی هەیە بە موشەکە دووراوێشتەکانی ئێرانەوە، بە پرۆکسیەکانی ئێرانەوە و هاوکات پاشەکشەیەکی گشتی بە ئێران بکرێت لە هەموو ئەو بوارانەدا. کەواتە ئەو ڕێکەوتنێک کە ترامپ چاوی لێیەتی و باسی لێ دەکات بەواتای ئەوەیە کە ئێرانیەکان لە ئێستادا خۆیان لە نێوان ئەو دوو بژاردەدا دەبینەوە، یان ئەوەی کە دەبێت لەگەڵ ئەمریکا ڕێکەون ئەو ویستانەی کە هەیەی جێبەجێ بکەن، یان ئەوەی کە بەڕوونی باسی لێ کردووە ئەمریکا و ئیسرائیل بە هەمان شێوە هێرش بۆ سەر بنکە ناوەکیەکانی ئێرانە، کە من پێم وایە کە سێناریۆی هێرشکردن بۆ سەر ئێران سێناریۆیەکی بەهێزە هێشتا و دەتوانێت جێبەجێ بکرێت ئەم سێناریۆیە لە کاتێکدا مەیسەم ببوورە ڕاددەگرم لە ئەگەری ڕەتکردنەوەی مەرجەکانی ئەمریکادا ئاسمانی ئێران دەبەزێنن ئیسرائیل و ئەمریکا بە هاوبەشی. ئیسرائیلیەکان چەند جارێک ئەو کاریانە کردووە لە دوای 7 ئۆکتۆبرەوە دوو جار بە شێوەی فەرمی باسییان لەوە کردووە کە هێرشی ڕاستەوخۆیان ئەنجامداوە لە ناوخاکی ئێراندا و ئەمە شتێکە زانیاری پێشوەختیان هەیە لە بەردەستدایە ئەو ڕێگەیانە دوو جار بڕیوە و ئەتوان بە ئاسانی دووبارەی ببڕنەوە. ئەوەی کە لە ئێستادا باسی لێ دەکرێت ترامپ دەڵێت کە ئێمە دانوستانی ڕاستەوخۆ دەکەین، بەڵام ئێرانیەکان هێشتا دانیان بەوەدانە ناوتیانە دانوستانی ناڕاستەوخۆیە، کەواتە دەکرێت لەو ڕوانگەشە چاوی لێ بکرێت. ئەمە ترامپ دوا شانس بێت کە داوێتی بە ئێرانیەکان بۆ ئەوەی کە بیر بکەنەوە و بێنە سەر مێزی گفتوگۆکردن لەگەڵ ئەمریکادا بە شێوەی ڕاستەوخۆ. جیالەوە پێم وایە کە ئەمریکایەکان ئیسرائیلیەکان ئامادەگی ئەویانە هەیە، فشارێکی زۆریشیان خستۆتە سەر ئەمریکا لەم ماوەیەدا بۆ ئەوەی کە تەنانەت دانوستانی ڕاستەوخۆش ئەنجام نەدرێت
و تاکە ڕێگە لە ڕوانگەی ئیسرائیلەوە ئەوەیە کە هێزی سەربازی بجوڵێن و لە ڕێگەی هێزی سەربازیەوە کۆتایی بە پرۆگرامی ئەتۆمی و موشەکە دوراوێشتەکانی ئێران بهێن. بۆیە سێناریۆی هێرشکردن بۆ سەر ئێران سێناریۆیەکی بەهێزە، پاڵپشتێکی بەهێزی هەیە لەلایەن ئیسرائیلەوە ئیسرائیلەکان و هەروەها لەلایەن ئەمریکاییەکانەوە بەشێکی زۆری کۆماری خوازەکانی ئەمریکاش پاڵپشتی لێ دەکەن. ئەوەی کە ئێستا ئیبینین پێم وایە کە دواشانسێکە کە ئەمریکا داوێتی بە ئێران بۆ ئەوەی کە قبوڵی مەرجەکانی ترامپ بکات و بە شێوەی ڕاستەخۆ بێتە سەر مێزی دانوستان. جالەوە پێم وایە کە ئەوەی کە ترامپ باسی لێ کردووە و هەروەها بنیامین نێتانیاهو باسییان لێ کردووە ئەوەیە کە داهاتوویەکی خراپ چاوەڕوانی ئێران دەگات کە بێگومان هەر لە چوارچێوەی جوڵاندنی هێزی سەربازیدایە. بەڵێ بەڕێز مەیسەم یەکێ لە سیناریۆکانی ئەمریکا ئەوەیە کە لە زەریای هەندیەوە هێرشی ئاسمانی بۆ سەر ئێران بکات تاوەکو بیان و نەداتە دەست ئێران بۆ لێدانی هاوپەیمانەکانی ئەمریکا. خوێندنەوەی تۆ بۆ ئەم جۆرە لە سیناریۆی ئەمریکا چی؟ ئەمریکایەکان پێگەی زۆریان هەیە لە دەوروبەری ئێران لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست بە شێوەیەکی گشتی کە دەتوان کەڵکی باشی لێ وەربگرن و لە یەک هەفتەی ڕابردوودا بەشێکی زۆری سیستمی بەرگری خۆیان گواستۆتەوە بۆ ڕۆژهەڵاتی نێوەڕاست. ئەوەی کە باسی لێکراوە سیستمی بەرگری تادیان دووبارە چەندانە لەو سیستمانیان دووبارە داوەتەوە بە ئیسرائیل، بەڵام چەند سیستمێکی بەرگریان هەبووە لە کۆریای باشوور کە ئەو سیستمانە پاتریۆت گواستراوەتەوە بۆ ڕۆژهەڵاتی نێوەڕاست کەس نازانێت بۆ چه وڵاتێک گوازراوەتەوە تاکو ئێستا. کەواتە ئەمریکایەکان ئامادەگی ئەوەشیان هەیە لە ڕێگەی ئەو سیستمە بەرگریانەوە کە هەیەە بەرگری بکەن لە هاوپەیمانەکانیان لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستە. ئێرانیەکان هەڕەشەی ئەویانە کردووە هەر جۆرە بەزاندنێکی ئاسمانی ئەو وڵاتانە بە مەبەستی هێرش بۆ سەر ئێران وەڵامدانەوەی ئێرانیەکانی لێ دەکەوێتەوە و پەیامیشیان بەپێی ئەو هەواڵانێک کە بڵاو کراوەتەوە بە 6 دانە وڵاتی ڕۆژهەڵاتی نێوەڕاست پەیامیان گەیاندووە. بەڵام لە ڕاستیدا ئەوەی کە ئێمە باسی لێ دەکەین هێرش بۆ سەر پرۆگرامی ئەتۆمی ئێران هێرشێکی ئاسایی نییە و ناتوانێت ئێران وەکو ئەوەی کە پێشووتر کردوویەتی لە بەرابەری ئیسرائیلدا ئەم جارە بە شێوەی ڕاستە و خۆ ئەمریکا ئەگەر هێرشەکە دەست پێ بکات دەتوانێت کە کاردانەوەکانی زۆر مەترسیدارتر بێت بۆ ئێران و ئێرانیەکان بیر لەوە بکەنەوە کە تەنانەت ئەگەر بیانەوێت تۆڵەش بکەنەوە ئاستی تۆڵەکەیان بێن نەخوارەوە لەبەرەوەی کە دەزانن کە هێزی سەربازی ئەمریکا توانایەکی زۆری هەیە و لەو کاتەدا کە ئەگەر بیانەوێت تۆڵە بکەنەوە یان هێرش بکەنە سەر پێگەی سەربازی ئەمریکایان هاوپەیمانەکانی ئەمریکا دەتوانێت زۆر چەند قات زیاتر و بەهێزتر هێرش بکاتەوە سەر ئێران. بۆیە پێم وایە کە کاردانەوەش ئەگەر هەبێت ئێرانیەکان بیری تیا ئەکەنەوە بۆ ئەوەی کە بیانەوێت کە وەڵامدانەوەکەیان ئاستی ئەوەندە لەسەرەوە نەبێت کە خەسارێکی زۆر گەورە بە ئەمریکایەکان بگەێنێت. بەڵێ بەڕێز مەیسەم بەردەوام ئێمە باسمان لە مەرجەکانی ئەمریکا کرد زیاتر، بەڵام ئەی ئێران مەرجەکانی چی؟ ئایا ئەمریکا خواستەکانی ئێران بۆ ئەم ڕێکەوتنە جێبەجێ دەکات تا ڕادەیەک؟ لە ڕاستیدا من پێم وانییە کە ئێرانیەکان هیچ مەرجێکیان بتوان بسەپێنن بەسەر ئەمریکادا لەبەرەوەی کە لە دۆخێکی ناسەقامگیری و لاوازی پێوێنەدان چ لە ناوخۆی ئێران و چ لە دەرەوە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست بە شێوەیەکی گشتی سارێکی زۆریان لەسرە. ئەوەی کە ئێرانیەکان باسی لێ دەکەن لە ئەگەری ڕێکەوتندا لانی کەمەکەی بۆ ئێرانیەکان ئەگەر بتوانن سێبەری هێرش یان شەڕ لەسەر ئێران لابدەن ئەتوان وەکو دەستکەوتێک چاوی لێ بکەن. بەڵام دە بواری دیکەوە بۆ نمونە پرسی ئابووریەوە پێم وانییە کە ئەمریکایەکان بۆ ئاسانیە بەتایبەت ترامپ و ئیسرائیل ڕێگە بدەن کە ئەو کرانەوە ئابووریە بۆ سەر ئێران دروست بگرێت لەبەرەوەی کە ئەزمموی پێشویان هەیە دەزانن کە لە کاتی ڕێکەوتنی پێشودا لە کاتی ئۆبامادا پارەیەکی زۆر ڕەوانەی ئێران کرا گەمارۆکان لەسەر ئێران لادرا و ئێران ئەو پارانەی دووبارە کردەوە خەرجی پرۆکسیەکانی موشەکە دوراوێشتەکانی پرۆگرامی ئەتۆمیەکەی پەرەپێتە و ئەمە توانێت دووبارە ڕوو بداتەوە. بۆیە ئەمریکایەکان لە هەمان ئاراستەدا ئەگەر ڕێکەوتنیش بکەن لەگەڵ ئێرانە بە تەنیا مەرجی ئەمریکا دەتوانێت ئەوە بێت کە سێبەری شەڕ لەم کاتەی ئێستادا ئەتوانێت لەسەر ئێران لا ببات یان سێبەری هێرش. بۆیە ئەمریکایەکان کارتی زۆر بەهێزتریان بەدەستەوەیە توانایی زیاتریان بەدەستەوەی هەر ئەوەیە کە ئێرانیەکان ترسێکی زۆریان لێ هەیە و ئێران ئەوەی کە ئەمریکا دەیهەوێت من پێم وایە ئەگەر دانوستانی ڕاستەوخۆ بکرێت ئەگەر قەرار بێت دانوستانی ڕاستەوخۆ بکرێت ئەمریکایەکان ئەو سێ مەرجە کە هەیەە بە هیچ شێوەیە پاشەکشەی لێ ناکەن و ئەو سێ مەرجە داواکاری ئەمریکایەکانەوە ئێران دەبێت جێبەجێ بکات. لە ئەگەری جێبەجێ نەکردنی ئەو مەرجانەدا دیارە کە وەڵامی ئەمریکا ڕوونە بۆ باسی لێ کردووەترا.
بەڵێ بەڕێز مەیسەم وەک دوا پرسیارم زۆر بە کورتی سوپاست دەکەم لە ئەگەری ڕێکەوتن و بەرەوپێشوونی قۆناغەکانی ئەم دانوستانە هیچ کێشەیەک لە نێوان ئەمریکا و ئێراندا نەمێنێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی سەقامگیری بەخۆ دەبینێت یان نە ئەگەر وەک گریمانەش وەڵام بیتەوە سوپاس دەکەم. لە کاتی ڕێکەوتنی بە لە بەرچاوگرتنی ئەزمموی ڕێکەوتنی پێشوش کە لەگەڵ ئەمریکادا ڕێکەوت بەڵام دووبارە ڕۆژهەڵاتی نێوەڕاست ئەم ئاگرەی لێ دروست بوو کە ئێستا دەیبینینەوە بە سەرپەرشتیاری ئێران بوو. قۆناغی ئێستای ڕۆژهەڵاتی نێوەڕاستی زۆر جیاوازترە، زۆر هەستیارترە. دەوڵەتەکان زۆر هەستیار بوونەتەوە، ئیسرائیلە، تورکیەیە، تەنانەت عێراقە، بە وڵاتانی عەرەبیە لە کەنداوە، هەموو ئەم وڵاتانە زۆر هەستیار بوونەتەوە گۆڕانکاریەکی بنەڕەتی لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا دەستی پێکردووە لە دوای 7 ئۆکتۆبرەوە. بەڵام بۆیە ئەتوانم بڵێم کە تەنانەت ڕێکەوتنیش بکرێت، ڕێکەوتنێکە بۆ ماوەیەکی کاتی دەتوانێت کە وەڵام بداتەوە، بەڵام لە درێژ ماوەدا بۆ ڕۆژهەڵاتی نێوەڕاست پێم وانییە کە وەڵام بداتەوە لەبەرەوەی کە ئیسرائیل ئەوەی کە دەیهەوێت گۆڕانکاری بنەڕەتی لەو یەکە سیاسیانەدایە کە بە شێوەی نەریتی دژی ئیسرائیل بوون و دەبێت حکومڕانی ئەو یەکە سیاسیانە گۆڕانکاری بەسەردابێت کە ئێران یەکێکە لەو یەکە سیاسیانە. بۆیە ئێمە دەتوانین چاوەڕوانی ئەومان هەبێت کە گرژی ڕۆژهەڵاتی نێوەڕاست لە ڕاستیدا چ بە ڕێکەوتن و لەگەڵ ئێرانداوە چ ڕێکیش نەکەون لەگەڵ یەکتردا هەل لە هەڵکشاندایە ئەتوانێت درێژەی هەبێت. بەڵێ زۆر بەڕێز مەیسەم مرادی شارەزا لە بواری پەیوەندی نێودوڵەتەکان سوپاس کە بەشداری ئەم گەشتی هەواڵی ئەمەت کرد. سوپاس بۆ بەڕێز.